شەڕ بوو لە پشتی باوزێ لەم دیوە لەگەڵ جێشی عێراقی شەرمان بوو لەم دیو لەگەڵ جێشی ئێرانی. غیابە جەلال تەلەبانی سکرتێری گشتی یەکێتیان نیشتیمانیا کوردستانی و سەرۆکێ بەرێ کۆمارە عراقیژێ هەیە ما 3 ساڵێن دەرباز بوویڤە تەنێ باندۆری لەسەر نافخۆیەکێتیان نیشتیمانیا کوردستانی بەجێ نەهێشت بەلێ باندۆریا ڕۆڵە مام جەلال لێسەر ڕەوشە سیاسیان نەهایە عراقی و هەرێما کوردستانیژی دیارە. تاڵەبانی وەک سیاسیین عرب دبێژن سەمام ئەمان عراقی بوو کەسایەتیان نافبووری بە جۆرەکەی بوو گوت و سیاست مەدارێکی عێراقی نەتکاری ناف بژوانیاوی ڕەت بکە و هەر دەمەکەی ڕەوشە سیاسی عراقی تێک دەچوو مام جەلال هەموو لێسەر یەک مێزێک کۆم دکردن و ڕەوش ئاسایی دکرد. تاڵەبانی جێ دەماگۆ بوو سەرۆک کۆمارەی عراقی دێ ساڵە 2006 زێدەتر بەهێزیە کەسایەتی و ڕۆڵاویە سیاسی دەرکەت. هەرچەندە پۆستی سەرۆک کۆمار لە گۆری دەستوری عراقی پۆستێکی تەشریفاتیە لە کەسایەتیە تاڵەبانی دەهەیەما 6 ساڵین سەرۆکاتیەدا ئەو پۆست کرە پۆستێکی بەهێز و پرانیا جاران ڕۆڵایەک ئاری دەدیت داریشەی ناوبەرە ئالیین سیاسی و ئاریشەی ناوبەرە هەرێم و بەغداددا. Again, Mr. President, thank you very much for your kind and for warm words you said. لەگەڵ غیابە تاڵەبانی ژێ سەرساحەیە سیاسی ژێ دیسەمبەرە 2012 بەسەردەما نەخۆشیێ ڕەوشە عراقی بەربەئاڵۆزیە بەچوو و ناکۆکیە ناوبەرە سونە و شیعە زەیدەتر بوون و بنەرینا بەشێکشی چاودێران سەردەما کەتەنا مووسڵ و هاتنە داعشێژ بۆ ناکۆکیە ناوبەرە سونە و شیعە بەدگەڕێنن. هەردەگەڵ غیابە تاڵەبانی ناکۆکیین هەرێم و بەغدا گەهانە سەری و پشتی ساڵێکی بەغدا بێ تەمامی بودجێ هەرێمی قوت کرد و بووێ سەردەمێژی کریزا داراییە هەرێمی سەرهەلدا موچەی 5 مهانین موچە خۆران وەک دەین کەتنە ئەستوی حکوومەتێ لەسەر ئاستێ هەرێمێژی غیابە تاڵەبانی باندۆردی ناکۆکی ناوبەرە ئالیین سیاسی بێ تایبەتی پارتی و گۆڕان گەهشتە سەری و پەرلەمانژی کار هاتخستن و بەشێک وەزیران هاتن دوورخستن و بەشێک حەزبانشی دان بێ سەرۆکاتیە هەرێمێ نادن. لەسەر دەمێ شەڕی نافخۆ و ئاریشەی ناوبەرە یەکێتی و پارتیدا تاڵەبانی ڕۆلایەک ئالی ددیت و هەنێک جار سەرباری ناڕازەیە پارتیاوی بزاوە چارەسەرێ ئاریشیان دەدا دەست بە خەری دکرد لە نەهاد غیابە مام جەلالدا کەس نینە دەست پێ خشاریە بکە و سەرکردێن پارتیان ژە هەف نزیک بکە. لە گەڕانەوە لە ئەنقەرە داوای کرد گوتی من دەمەوێت سەردانی کاک مەسعودی بکەم. ئەو تەلێفۆن لەگە کاک بەرهەم کرد وتبی ئەرێ چیتان قەراردا وتی وەڵا زۆرینەی مەکتەبی سیاسی پیان ناخۆشە تۆ بە ئیبراهیم خەلیلدا بێەوە دەڵێن ئەوان بە نۆبەتیوارە با ئەوان بێن. وتی ئەی ملەت چیەڵێ خەڵک لە سلێمانی وتی وەڵا خەڵک هەموو پێخۆشە وتی دەمان بە قسەی خەڵکەکەم مفازە بۆیان بەڵام مفازەیەکی خۆش بوو هەموو چون ئیستقبالی دانیشتن مەشهورە ئەوە بە دوو خۆریش دانیشتن هاتنە دەرەوە بە ئەلامەکەیان گوت من و مام جەلال وتی کاک مەسعودیش وتی ئێمە هیچ خلافێکمان نییە رای کاک ڕۆژش گوتی بەڵێ خەتای دکتۆر فواد و عەلی عەبدوڵڵایە. غیابە تاڵەبانیش بلی باندۆری لەسەر دۆخە عراقی و هەرێما کوردستانی باندۆری لەسەر نافخۆیەکێتیان نیشتیمانیا کوردستانیژی چێکرد لە غیابە نافبووریدا پاسکی ناویەکێتی زێدەتر دەنگیوان دەرکەت هەرچەندە بەرێ و دێ سەردەما تاڵەبانیدا پاسک دناویەکێتی دەهەبوون لەوێن دەگەڵ تاڵەبانیدا ژوانڕە دگوتن هێلا گشتی لێ دغیابە تاڵەبانیدا ژوارە تێگوتن دەستڕشت و بسەردەمەوە دەسەڵاتن گۆتی دەستێوان دەهەنا ئەو باسکژی ژەعالیە هێرۆ ئیبراهیم ئەحمەد هافژینا تاڵەبانی بە تێبەڕێوە برن. غیابە تاڵەبانی باندۆریەکە نەرێنی لەسەر یەک هەلوێستایەکێتی چێکرد بەتایبەتی دەپەرسێن سیاسیدا. تاڵەبانی پشتی وەرگرتنە چارەسەریە لە ئەڵمانیا دە ساڵە 2014 دەڤەگەرە هەرێما کوردستانی و نەها دوورە ژێ سیاسەتی و لێ ماڵە خۆت لە داباشان ژیانێ بەسەر دەبا ئەو هەواڵ و کەسێنگۆ سەرداناویژی دکن بەحسە بیروەرین خۆشێن بەرێ دکن و بە ئالیە سیاسەیە دەناچن ئەڤژیش بۆ گۆت و باندۆریە لەسەر سەغلەمەیان ناوبووری چێنەکە. تاڵەبانی ژێ ساحەیە سیاسی دوورکەت و نایە پێشبینیکردن گۆجارەکە دن بەگەڕێ لێ پرسیار ئەوە گەلو کەسێکی دن وەک تاڵەبانی لە عراقی و هەرێما کوردستانی دێچێ ببە یان بەرپرسێن سیاسیەن عراقی و کوردستانی مەفایژێ تاڵەبانی و کەسایەتیاوی وەردەگرن دەست پێشخەریە دکنج بۆ چارەسەرکردنە ئاریشەیان. نوکتە چییە؟ کلااوێنێکی باش دەکات حتا کلااوی دەخستە سەر من بێزگەل لە پێشمەرگەکان کە ئەگەر کەس نەما بە کلااوەکەی دەکات سەر من.